ئەوەی کەوا ئینسان ئێستا جەنابتان هەمومان بینەران ئەوەی بەڕێز هەمومان حەز دەکەین دانابین کاتێکە خوا دەفەرمێ ئەوە خێرێکی زۆر زۆر گەورەیە ئەوە خەڵات و نیعمەتی خوایە باشە من کە تێمدا نەبێ بە غەریزە تێمدا نەبێ بە فیتڕەتی خۆم دانا نەبم چۆن بە ممارەسە و بە تەجروبە بە خۆڕاهێنان و بە ئەزمون بەدەستی بێنم ئەم خەڵاتەم بە لێ بێ بەژ نەبین کە خوای گەورە ئاواستایشی کردو لە سوڕەتی ئەلبەقەرەدا بەم شتانە يكم قراءة السيرة النبوية والتاريخ وتخزين المعلومات والمواقف والأفكار خوێندنەوەی ژیاننامە و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاکە وەکو حکایەت نا وڵی هەیە بە سەعات تەسجیلاتی هەیە لەسەر ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن لەدایک بوو دواتر چۆن گەورە بوو چۆن ژنی هێنا و چۆن بەهاتیوی لەدایک بوو خوای گەورە دەرگای لێکردەوە خات و خەدیجەی هێنا دواتر چۆن بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئەوی ژیانی کەسێکت بۆ بخوێنێتەوە یعنی وەکو چیرۆک نە ئەمە حکمەتی لێ بەدەست نایە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم سیرەی ئەو زاتە ڕێبازی ئەو زاتە سەروەرە ئەو مامۆستای یەکەمی مرۆڤایەتیە بەڕێزان بەوە دەبێت کە ئینسان بە وردی لێ بکۆڵێتەوە واتە هەر قۆناغێکی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە منداڵی تا وەفاتی دەرسی ژیانی لێوەرگری هەر کاتێ باسی شتێکت کرد لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمودەیەکی پێغەمبەرت هێنا صلی الله عليه وسلم هەرمەیکە بە کوردی هەروەکو چیرۆک مەیجێڕەوە خۆت لێ حاڵی ببە بڵێ من ئەمڕۆ بۆ ژیانی ڕۆژانەی خۆم و خێزانم دەوروبەرم گەل و میلەتەکەم چۆن لەم فرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای 1400 ساڵ و هەتا ڕۆژی قیامەت چۆن لێ حاڵی ببم وڵی سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێباز و ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا بخوێندرێتەوە بەو وردی و شیکاریە والله ئینسان دەبێتە دانا وای لێدێ هەموو هەڵس و کەوتەکانی لە شوێنی خۆیدا دەبن و خۆی هەز بە بەختەوەری خۆی دەکا و دەوروبەر شانازی پێوە دەکا و ئەبێتە خێر و بەرەکەت و گوڵێکی بۆن خۆش بۆ خێزانی بۆ کۆمەڵگاکەی هەروەها خوێندنەوەی مێژووی ڕابردووان مێژووی سەردەمی نوێ لە مێژوودا بە وردی تەماشاکەی هەڵەکان لە شوێوە کراون سەرکەوتنەکان لە شوێوە بەدەستهاتوون خوێندنەوەی ژیانی ناوداران ئەژیاننامەی خۆیان دەنووسنەوە ئەو کەسەی کە تۆ زۆر بە ناودار دەیبینی بۆتە پرۆفیسۆرێکی گەورە بۆتە مامۆستای زانکۆ بۆتە مەلایەکی ناودار دوای ئەوە هەیە 50 ساڵە مردووە وفاتی کردووە هێشتا ناوێکی زۆر زیندووە و بەردەوام دەمێنێتەوە ئەو کەسانی کەوا هەژار بوون لە بنەماڵەیەکی هەژار دایک و باوکێکی هەژار لە دایک بوون سوپاس بۆ خوای گەورە لەسەر جادە شتیان فرۆشت و ئێستا خاوەنی کۆمپانیان ئەوانە حەقوای ژیانی خۆیان بەڕاست و دروستی بەبێ زیاد و کەم بنووسنەوە وەکو فەزلی خوای گەورە بەسەریانەوە بڕواکدام هەبێ هاندان دەبێ وەڵی هاند دەدا کە تۆ ببی بە کەسێکی دانا چۆک دانە دەی بەرامبەر بە ڕووداوەکانی ڕۆژگار و بەویستی خوای گەورە کەسێکی سەرکەوتوبی دەتکا بە کەسێکی دانا هەروەها ئەو شتانی کە خوێنتنەوە ئێستا کتێبێک دەخوێنیتەوە حەق وایە دایمت دەفتەرێکی بچکۆلە لابێ قەڵەمێکت لابێ بیان نووسی خەزنیان کە چونکە دوایی ئەم هەموو لەبیر نامێنێ بەڵام چەند لاپەڕەیەکت بە دڵنیاییەوە چەندیارەکە لەبیر دەمێنێ خزنیان کە لەبەریان کە لە مێشکدا تۆماریان کە لە شوێنی پێویستدا بەڕێزان بەکاری دێنیەوە وڵی جار هەیە چەند ساڵێکە کتێبەکەت خوێندۆتەوە مەدیسێک دێتە پێشەوە بابەتێکی تێدایە ئەگەر بە وردی کاتی خۆی خوێندە بێتەوە لە مێشکدا هەڵت گرت بێ هەروە وەکو جەریدە بەسەریاتیان نەپەڕیبی وەکو هەواڵەکانی ڕۆژ لەو شوێنەدا و قسەیە بە کەڵکت دێ قسەیەکی وا جوان دەکەی هەموو مەدریسەکە دەستخۆشی لێ دەکەن و هەموو دوعای خێرت بۆ دەکەن ئەوە حکمەتە هەروەها گوێگرتنی ڕێک و پێک و بەدڵ لە کەسانی مامۆستای بەرز لە کەسانی ڕیشسپی دانا و زانا لە پیاماقوڵان کاکە بۆچی منداڵی جاران خەڵکی زیرەکی لێ دەردەچوو هەبوو هەر نەچۆتە قوتابخانەش بڕوانامەشی نەبووە لەبەر ئەوەی لەناو کۆڕی مەجلیسی باوک و باپیرانی دادا دەنیشت لەوێدا مامۆستای ئاینی هەر وتارێکی خوێن بێتەوە هەڵی گرتووە هەروەها پیاماقوڵان ڕدێن سپیان خاوەنی ژیری و عاقڵەکان ئەوانە کە قسەیان دەکرد ئەم منداڵانە گوێیان لێ دەگرت لە مێشکیانە دەچەسپا چونکە ئێستا مۆبایل و شەژە و کاتە نەبوو هەرچی دەوترا لە مێشکیا دەچەسپا و لەبەری دەکرد ئەبوو بە کەسێکی دانا ئێستا تۆ لەم سەردەمەدا
تەماشاکە زۆر منداڵ گەورە بۆ بڕوانامەی هەیە نازانێت دوو قسەی ڕێک و پێک لەناو مەجلیسێکا بکە هەر شەرم دەکات جارێ بە خێراتنی میوانێک بکە بەداخەوە سەری لێ تێک دەچێت لە کچوو لە کۆڕ کە بچێتە مەجلیسێکی قاڵەباڵغەوە بەڵام ئەم ڕۆژ دەتوانی کە مەجلیس و کۆڕ و کۆبوونەوەکان و ماڵە گەرم و گوڕەکان و دیواخانەکانی قسەی ڕێک و پێک و مەجلیسی مامۆستایانی ئاینی کەم بووە بەڕێزان خۆت بکتە لە هەر شوێنێک دەرسێکی عام هەبوو دەرسێکی تەفسیری قورئان لە مزگەوتێکە هەبوو لە ماڵێکە هەبوو بڕۆ ئەگەر هەفتەی جارێک بێ 40 دقە بێ نیو سعات بێ سعاتێک بێ بۆ تۆ بەرەکەتێکی گەورەیە بەدڵ گوێی بۆ بگرە لاپەڕەیەک قەڵەمێک دەفتەرێک لەگەڵ خۆتا بەرە ئەو شتانی کە مامۆستای وتار خوێن بانکخواست پێشکەشکاری ئەو کۆڕە وتی تۆ لای خۆت هەندێکی بنووسەوە کە نووسیتەوە لە ماڵە جارێشکە دووبارێکەوە لە بەریکە واللهی ماوەیەک چی پێ بچێ هەز دەکەی تۆ بووی بە کەسێکی دانا بووی بە کەسێکی زانا لە بواری قسەکردن و بیرکردنەوە جوان دەبێت خۆت هەز بە بەختەوەری خۆت دەکەی هەروەها لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا خۆ مۆبایل هەمووی خراپ نییە خۆ ئەنتێرنێت هەمووی خراپ نییە تۆ بگەڕێ ئەگەر هەفتەی چەند شتێکی جوان چەند وتارێکی جوان کە دڵت ئاو بدا کە هەر ژێرنووسی ئێستا هەیە وتارمان هەیە بەداخەوە هەر قورئان دەکاتەوە بە کوردی فەرموودە دێنێ یەک لە دووە یەکە بەس دایانکا بە کوردی ئەوە نا ئەوەی کەوا بە قوڵی لە ئیسلام حاڵی بووە لە ئیسلامەوە دەرسی قیامەت فێر دەکات لە ئیسلامەوە دەرسی ژیانی ئەمڕۆشت فێر دەکات جوانیەکانت نیشان دەدا هەڵەکانت نیشان دەدا و چارەسەرەکەشت پێ دەڵێ هەر ناڵێ هەی کافری مەلعونی ئاوە نە چارەسەرەکەشت پێ دەڵێ چۆن لەم شیرک و کوفرە خۆت ڕزگار دەکەی چۆن لەم ئەخلاقە ناشی نەخۆت ڕزگار دەکەی بەڕێزان ئەگەر هەفتەی 4 ساعت 5 ساعت بۆ ئەم وتار و بابەت و محاضەرانە دانەی جا هی مامۆستایەکی ئاینیە هی مامۆستایەکی زانکۆیە هی کەسێک ڕاهێنەری پێگەشەپێدانی مرۆییە و پیاوێکی موسڵمانە ئافرەتێکی ژیر و دانای زمان ڕەوانی بە ویژدانی موسڵمان و دیندارە ئیتر بەڕاستی گوێ لێگرتنیان ئەتکا بە کەسێکی دانا ئەمانە زەرورە بۆ خۆمان لە خۆمانیدا کۆ بکەینەوە